کە ئێمە چالاکەوانی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنین من ماباتم لە ڕێکخرای پەنای کارەوە داوا لە یاساکەم کە سەروەر بێت دش بەوەی کە ئیتر تیژی بەرامبەر بە ژنان با بەس بێ لێرەوە بە دەستە جەمعی و هەمومان پێکەوە هاوکاری یەکبین کە دادوەرە بە ڕێزەکان و دادگا سەروەری یاسا پێشێل نەکەن و کوژانی ژنان بە یاسای سزای خۆیان بدەن. هیوادارم کە ئەم هەڵمەتەوە ئەم کاکوبات کە هاتووەتە سەرخەت کۆتایی بە ژن کوشتن و بە بێڕێزی بە ژنان بهێنرێ لە کوردستانە. هیوادارم یاسا سەروەر بێت و کۆتایی پێ بێت. ئێمە داوا لە دەسەڵات دەکەین لە چارچێوەی یاسادا کۆتایی بە ژن کوشتن و دند و تیژی بەرامبەر بە ژنان بهێنێت. ئێمە وەک نوێنەری قونگرستان لە باشووری کوردستان ئەم دند و تیژیین لە دژی ژن بە هەموو شێوەی ئێمە شەرمەزار دەکەن لە دژی وی کار دەکەن و تەکوشینی وی بلند دەکەن تاکو هەموو ژن بکان بن ئازاد ژیان بکەن. ڕێکخراوی پشکانی ئیسلامی ئێمەمانەوێ هەموو تاوانبارەکان سزای خۆیان وەرگرن و بە سزای خۆیان بگەن یاسا سەروەر بێ بۆ هەموو تاوانبارێک فەقیر و هەژار و دەوڵەمەند و جیاوازی تیانە بێت. دەستان پێ خۆشحاڵین کە ئەو سووربوونەی ئێوەژە بینین لەسەر ئەم هەڵوێستە و ئێمە کە ڕێکخراوەکانی ژنان ئەم هەفتەیەمان ڕاگەیان و کارمان کردووە بۆ داهاتوش کارەکەین بۆیە من خاڵاکانی کاوبەشین ئەمەیە بە ئێوەی بەڕێزی ڕابگەێنم. خاڵەکان گرنگترین شت ئەوەیە لە مۆزوعەیە زوو کەشفکردنی شوێنی ڕوودا و تا زوو بەڵگەکان کۆکرێتەوە بۆ ون نەبوونی بەڵگەکان و بەلا ڕێدانەبردننی دۆسێک. خاڵێکی تر کارکردن لەسەر چاودێری و بەداداچوونی دۆسیەکانی ژنان بە تایبەتی قۆناغەکانی لێکۆڵینەوە کە زۆر گرنگە و هەروەها ئێمە ئەوەشمان زۆر بەلاوە گرنگە کە داواکاری گشتی بێتە سەرخەت چونکە زۆری لەبەر باری کۆمەڵایەتی خێزانەکان و کەسە نزیکەکانیان ناوێرن کە داوا تۆمار بکەن و سوور بن لەسەری بەڵام ئەگەر داواکاری گشتی بێ ئێمەش هەموو ئەبین بە پشتیوانیان بۆ ئەوەی کەیسەکە ون نەکرێەوە بەلا ڕێدا نەبرێ وەک خۆی سزای تاوانبار برێ و بگەین بۆ ئامانجەی کە ئەمانوێت. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانیدا کۆبووینەوە بۆ ئەوەی پیشانی دادگا و هەموو هاوڵاتیانی بین کە ئێمە دژی ژن کوشتنین ئەمانوێت تاوانباری ژن کوژان ئەوانەی کە ژن دەکوژن سزا بدرێن نەوەکو وەک چەند لە ڕابردوودا هەبۆ ژنی کوشتۆ ڕای کردووە بار هۆکارە بێ لە دەرەوە زیندانەکانە بۆ بە ئازادانە ژیاوە بۆ ئێمە لێرەدا ئەمانوێت ئەم پەیامە بگەێنین کە دژی ژن کوشتنی و لەگەڵ ئەوان کە تاوانباران بە قورستترین شێوە سزا بدرێن تاوەکو ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. بەڵێ سەبارەت بۆی کە ئەمە کارانەیمە ئەنجامیانە بێیانە هیوادارین ئەنجامیان بێت چونکە وەک ئەزین هەموو ڕێکخراوەکان ژنان تەنانەت هەندێک لە ڕێکخراوەکانی تریشکە پەیوەندیان بە ژنانەوەنی هاوکارن لەگەڵمانە کە خۆی ئەمە جێگەی خۆشحاڵیە کە هەموو ڕێکخراوەکانی ژنان و هەموو ڕێکخراوە جیاوازەکان لە بوارەکانی تردا یەکدەنگن لەسەر ئەوەی کە دژی ژن کوشتنن بۆیە بەدڵنیایی و ئەم جارە ڕەنگە ئەنجامێکیە بێت.